سلااو من مامۆستا ئەحمەدم لە قوتابخانەی کۆشی ئینگلیزی ناحکومی. قوتابخانەی کۆششی ئینگلیزی ناحکومی هەڵدەستێت بەکردنەوەی خولێکی یاری شەترەنج بۆ منداڵە چاوگەشەکان. شەترەنج سوودێکی زۆر گرنگی هەیە بۆ مێشکی منداڵ بۆ لەبەرکردن و یارمەتی منداڵ دەدات بۆ ئەوەی دوور بکەوێتەوە لە سوشەڵ میدیا و تەکنۆلۆژی و یاری ئەلکترۆنیەکانی ئەم سەردەما. هەڵبەتە خولەکە بە پرۆگرامێکی زۆر پرۆفێشنەڵانە بۆ منداڵە چاوگەشەکان دەخرێتە ڕوو. لە کۆتایی خولەکە بڕوانامە پێشکەش بە منداڵە چاوگەشەکان دەکرێت.